بەناوی خودایی بەخشندەی میهرەبان، سوپاس و ستایش بۆ خودای ذاتی میهرەبان. درود و سەلام و ڕەحمەتی خوای گەورە بۆ پێغەمبەری پێشەوا و لەسەر یار و یاوەرانی تا ڕۆژی دوایی. بەڕێزان خۆشەویستان، لە زنجیرەی 39یەمین بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە سەبارەت بە تەواوکەری بابەتی پێشوو، ئەویش پەروەردەی جنسی بۆ منداڵ. لە حەڵقە و زنجیرەی پێشوو باسی پەروەردەی جنسیمان کرد، لایەنی ڕەگەز و جنسی منداڵ کە پێویستە دایک و باو گرنگی پێ بدە. یەک لەو خاڵانی کە گوتمان لە تەمەنی بچووکی منداڵ کەوا لە ناو زجی ئەو منداڵە کاتێک لە ناو ڕەحمی دایکە، دایکی دەبێت ڕەچاوی هەندێک خاڵ بکە، هەندێک خواردن، هەندێک هەرس و کەوت، هەندێک تەسەڕوف، دوورخستنەوەی هەندێک غەمۆچی و ئەو بابەتانە دڵە ڕاوچەیی لەوەی منداڵێکی تەندروست و پڕ لە بەختەوەری و ژیانێکی خۆش منداڵێکی تەندروست بێتە دنیاوە. یەکێشتر لەو خاڵانە گوتمان لە هەفتەی یەکەم پێویستە منداڵ سونەت بکرێتن، واروەها یەکێشتر لەو خاڵانە گوتمان مۆڵەت خواستن بە تایبەت لە ناو ماڵ، منداڵ لە غورفەیەک بە تایبەت کەوا دەچێتە غورفەی دایک و باوک. یەکێشتر ئێستا ئەو لەو زنجیرەی ئەو ڕوبە ڕێزان و خۆشەویستان باسی بابەتێک دەکەین، پەروەردەی منداڵ، ڕاهێنانی منداڵ لەسەر چی؟ هەر لە منداڵیەوە پێویستە منداڵ فێری شەرم و شکۆ و حەیا بکرێ. یعنی یەک لەو شتانەی کە پێویستە منداڵی لەسەر پەروەردە بکرێ، بری کاکە ئەوە عەیبە، ئەوە شەرمە، نابی ئەوەی بکەیت. بەداخەوە ئێستا ئەو عەولەوە عەلمانیەتێک کە ئێستا هەیە زۆر بەداخەوە ئیش دەسەر چ دەکرێ؟ یەک شت شەرم و حەیا ئابڕوو ناهێلدرێتن. بەچی؟ بە دوو شت. زۆر جاران ئێمە دەبینین لە مێزگردەکان، کەسەکان دەڵێن شەرم و شکۆ چییە؟ بۆ شەرم هەبیتن؟ یعنی لە بە چ خەڵک شەرم بکە؟ با خەڵک ئازاد بی. بابە ئازادی خۆ معنە ئەوەی نی خەڵک دوور لە ڕووی بینەر و بیسەر و ئێوەی بەڕێز خەڵک ئاژەڵیانە بژیتن. کو دەبیتن؟ یعنی نابی ئینسان شەرم لە گەورەی خۆی بکە، نابی ئینسان شەرم لە خۆی بکە لۆ کەسایەتی خۆی، دروستبوونی کەسایەتێکی تەندروست ڕێک و پێک، خاوەن کەسایەتێکی وابیتن کەوا شەرمی بەخۆی نەبی لە داهات و نابی خاوەنی شەرم و شکۆبی. ئەخر حەیا یعنی یەک لەو شتانەیە کە حتا خوای گەورە لە ناو ناخی مرۆڤ دروست کردیا بۆ ئینسان کاتێک کە شەرم لە شتێک دەکاتەوە ڕەنجی سۆر هەردەگەڕێ، حەز بە شەرمەزاری دەکا. لەبەر چییە؟ ئەوە خوای گەورە وەکو شتێکی فسیۆلۆجی، خوای گەورە وەکو فتڕەی ئەو ئینسانە لە ناو ناخی خۆی، لە ناو ناخی ئەو مرۆڤە خوای گەورە سوبحانە و تەعالا وای دروست کردووە. ئینسان لە هەندێک شت بسڵەمیتەوە. کو ترس شتێکی خەڵقی خوای گەورە لە ناو مرۆڤ دروستی کردیا، خۆشەویستی شتێک کە خوای گەورە دروست کردیا، شەرم و شکۆ، شەرم و حەیا بابەتێکی زۆر گرنگە. ئینسان دەبی بەڕاستی منداڵی لەسەر پەروەردە بکە. یعنی لە بچووکی ڕە بری ڕۆڵە گیان ئەو شتە عەیبە نابی بیکەی. عەیبە زانی چییە؟ یعنی ئەگەر وەت کرد وەنیا ئەوە بە تەئسیل لە کەسایەتیت دەکا، دوایە خەڵک بە چاوەکی سووک سەیرت دەکا. ئەو خاڵانە زۆر گرنگە بەڕاستی گرنگی پێ بدرێت و منداڵی لەسەر پەروەردە بکرێتن حتا لە تەمەنی بچووکەوە. یعنی منداڵ فێر بکرێت برێ بابە ئەو شتە عەیبە نابی بیکەی، چونکە ئەگە عەیبە و شەرمە نما ئەو منداڵە چی لێرێ؟ دوور لە ڕووی ئێوە وەکو ئاژەڵ هەس و کەوت دەکە، نازانی ڕاست و چەپ چییە، نازانی ڕاست و خراپ چییە، نازانی باش و خراپ چییە. ئەو منداڵە دەکەوتە ناو زۆر پەروەردەی سەقەت دەکرێتن. لۆیە لێرە بزانە پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم الحياء كله خير. حەیا شەرم و شکۆ هەموو شتێکی باشە، هیچ شتێک نییە لە حەیا برێ وەڵا ئەو شتێک خراپە. بزانە لۆیە ئینسان دەبێ شەرمی هەبیتن. ئینجا ئینسان شەرمی هەبیتن لە چێ؟ یەک لەوانە شەرم لە خوا بکە، شەرم لە خۆی گەورەتر بکە. بزانی شەرم چی؟ حتا جارو ئینسان شەرم لە خۆی بکاتەوە. ئەو شتە لە بۆ من ناگونجێ، ئەمن پیاوەکی گەورەم کوڕی فرانم پێدەگۆترێتن. لۆیە تەمەشا بکە حتا زانایان دەڵێن کاتی یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کە ژنی پاشای مصر تەحەڕوشی پێدەکا، دەیوێ پەلاماری بدا، کارێکی خراپی لەگە بکە، خوای گەورە چ دەفەرمێ؟ وەلەولا ئەن ڕەئا بورهانە ڕەبی. ئەگەر یوسف پێغەمبەر بورهان و بەڵگا و نیشانە گەورەکانی خوای
خوي نديد بايا ولولا أن رأى برهان ربي بزانا لهمت به رنگە تووشی خراپە دەبوو لۆیە لە تەفسیرەکان زۆر قسەیان کردووە دەڵێن بورهانە ڕەبی هەستی بە عەظەمەت و گەورەی خوای گەورە کرد لۆیە یەکەوسەر وازی لەو گوناحە هینا هەندێک دەڵێن جوبریل هاتە پێشی کە جوبریلی دیت جوبریلی ئەمین بەو هەموو شکۆ و هەیبەت و گەورەیە ڕاستەوخۆ وازی لە گوناح و تاوانەکەی هەندێک لە تەفسیری کە دەڵێن بیری لە باو و باپیرانی خۆی کردەوە یعقوبی هاتە پێچە ئەو پیاوە خواناسە دیندارە پێغەمبەرەی خوا کوڕی چێ یعقوب کوڕی ئیسحاقە ئیسحاق کوڕی چێیە کوڕی ئیبراهیمە ئەو سلسلە زێڕینەی هاتە بەرچاو لۆیە یەکەوسەر وازی هینا دوور کەتەوە لە گوناحەکە ڕای کرد لۆیە ئینسان زۆر مهمە ئەو هەستی شەرمەی هەبیتن کاتێک کە شەرم نما بەڕاستی ئینسان لە مرۆڤایەتیش دەردەچیتن لۆیە بەڕێزان و خۆشەویستان بابەتی شەرمشکۆ زۆر گرنگە یەک لەو شتانێک کە زۆر گرنگە منداڵی لەسەر پەروەردە بکرێت کە شەرم لە خۆی بکاتەوە چاو داگرتنە بەرامبەر شتی حەرام کوڕەکەت نەسیحەت بکەی پێی برێ کوڕی خۆم سەیری هەموو شتێکی مەکە ئەتوو پەروەردەی پێشان زۆر ئاسان لۆ لەبەرەوەی کوڕەکە گەورە دەبوو عمری یەگەیشتە 15 ساڵ 18 ساڵ 12 13 ساڵ هەینێ ئەو کەسە دەبێت کوڕب ئاگال لێ بیتت کە چویە دەرێ چاوی خۆت دابگرە بەس ئێستا ئەوە نمایە واللهی منداڵ لە 2 ساڵیە لە 2 ساڵ کاتێک کە مۆبایلەکەی دەکەوتە دەستی کاتێک کە تەمەشای ئایپاتەکەی دەکاتن کاتێک کە لەکن تەلەڤیزیۆنی بەجیدێری کاتێک کە دەکەوتە ناو ئەو هەموو بەرنامەجەی پێدا دەڕوە کە منداڵی ئێستا تەمەەن 4 ساڵ و 5 ساڵ بەقەدەرایی گەورەکان زۆر زیاتر شارەزان لەو مۆبایل و لەو بەکارهێنانی ئەو مۆبایلە لۆیە کە دەیکاتەوە تەمەشای ئەو شتە سەیر و سەمەرە و عەجایبان دەکات دەبی دایک و باوک زۆر ئاگاداربی کوڕی خۆم لە تەلەڤیزیۆنەکە لە مۆبایلەکە لە ئایپاتەکەت لە هەموو ئەو شتانێ لە بەدەستە ئاگال لێبی تەمەشای ئەو شتەی مەکە عەیبە تەمەشای تەلەڤیزیۆن کاتێک کە دێ ئافرەتێکی ڕوت گۆرانیەکی بێسەر و بەر تەمسیلێکی خراپ فلیمەکی خراپ درامایەکی خراپ خۆتی لێ بپارێزە ئێستا پەروەردەی منداڵ زۆر زەحمەت بووە هەموو شتێک یعنی نەکاتی باە نەساتی باە یعنی لێ تەمەشارەکەی منداڵ عمری 2 ساڵە بەڵام کارەسات ئەوەیە کاتێک کە سەیری مۆبایلەکە و تەلەڤیزیۆنەکەی دەکات کو ئەتوو بتانی پەروەردەی بکەی لەو منداڵی ڕا برێ ئەو شتە عەیبە ئەو شتە پیسە ئەو شتە ناشرینە لەگەر ئێمە ناگونجێ لێ ئەرچی دایک و باوکی ئێستا زۆر زەحمەتە زۆر گرانە لێ دەبی کچەکەت و کوڕەکەت بەو شێوەیە پەروەردە بکەیت لێ بەڕێزان دەڵێن چاو لە کوردواری خۆمان دەڵێت چاو بازە ناگیرێ ئەو قسە هەیە معنای چ چاو بازە ناگیرێ یعنی چاو هەمیشە بە کەیف خۆت بەغەڵەتە شتیوانیە چاو دەگیرێ کەسێک ئەگەر حەز بەرقابە و گەورەی خوای گەورە بکە بەخوای زۆر بە چاچی دەتوانی چاوی خۆی بپارێزی لە هەر شتێک کە تەئسیری لێ دەکات لێیە ئینسان هەر شتێکی کاتێکەوە وێنەیەک دەکەوتە بەرچاوی دیمەنێک دەبینیتن ئەو دیمەنە ئەو وێنەیە لە ناو مێشتی تەبع دەبی ئیستنساغ دەبی لە ناو دڵ و دەرونی بیری لێ دەکاتەوە ئەو ئینسانە وای لێ دەکات یەکەوسە لە ناو ذاکرەی خۆی لە ناو یادەوەری مێشتی خۆی خەزنی دەکات ئەو ئینسانە زۆر جاری وایە یەک ڕسمی دیتە یەک ڕسم 10 ساڵ پێشتر 20 ساڵ پێشتر لە بیری ناستەوە لۆ بزانە دەرێ التعلم عند الصغر كالنقش على الحجر شتێک کە ئینسان فێری بوو دەقی پێوەگرت کەتە بەرچاوانی لە کاتی منداڵی ئەو وەکو نەقشێک لە ناو مێشتی ئەو منداڵە دەنەخشێندرێ لۆیە منداڵە کە تەعودی کرد کە فێر بوو لە منداڵ بەس تەمەشایشتی خراپ بکە ئەو منداڵە تەمەنی جار وەیە 5 ساڵە لە ڕەوزەیە تووشی شوذوذی جنسی دەبیتن بیستیتمان زۆردا دەڵێ منداڵ لە ڕەوزەی تەعەڕوزی بە کچ کردیە یعنی مامۆستایەک جێڕایەوە وتی منداڵێکی کچکە لە ڕەوزەی عمری 4-5 ساڵ بووە لەگە کچێک هاوڕێی خۆی بووە ئەویش 4-5 ساڵ بووە لۆ نایوەچی ئەوی لە تەلەڤیزیۆنی دیتیتمان بیکەیت چ بکەیت یەکتر ماچ بکەین
یەکچەکەش نەیزانی منداڵ وکەیە دێڵە دەی ناگوتیەوە نەعەماتە ماچی ناو دەو ئەو تو دەوی خۆت بینە من ناو دەوت مازەکەم لە چێ فێر بووە ئەو منداڵە لە چێ فێر بوو هەدیەوە کارە سات دیە دایک و باوکی بەڕێز ئەخر ئەوە دایک و باوک لێی بەرپرسیارە یعنی ئەو مامۆستا بەستە زمانە چ بکە کو ئەو منداڵی ڕاز بکاتەوە ئەخرەوە لە تەلەڤیزیۆنەکە دیتیتی لە موبایلەکە دیتیتی ئەوە لە مێشتی تەبع بووە دیتیتی منداڵە خۆ جنسیشان لە دروست نەبووە بەڵام دەیوێت تەقلید بکاتەوە کەواتە جنس لە ناو تەمەنی بچووکی منداڵیش تەأسیرێک دروست دەبیتن لۆی هەلو معلوماتی جەنابتان تەماشا بکە ڕاستە جنس لە تەمەنی 14 و 15 و 16 ساڵی دروست دەبی بەڵام منداڵ هەستی غەریزەی هەر هەیە هەلو معلوماتتان زۆر جار تەماشا بکەن منداڵ کە لە خەوی هەر دەستی دامینی حەز دەکەی سوبحان الله یعنی وەکو کەسی گەورە یعنی هەز دەکەی تأسیری لێ کردی ئەو منداڵە بە تایبەت ئەگە لە زگ بنویتن لۆیە لە شەریعەتی ئیسلام یەک لەوانەی کە زۆر گرنگە ئادا فێرکردنی ئادابی نووسنە لە بۆ منداڵ ڕۆڵە جیان کە نووسی زیکرەکان بکە ئەو زیکرانەوە لە مێشتی ئینسان دەکە فۆرماتی دەکاتەوە هەرچی دیتیتی هەرچی کە تەناو مێشی دووری دەخاتەوە لەولا ئایەت الکورسی دەخینی دوو ئاەتەکەی کۆتایی سوڕەتی بەقەرە دەخینی ئەوجا زیکرەکان دەکا یەکەوسەر ئەوەی دەکەوتە ناو مێشی خوا و پێغەمبەرە صلی الله عليه وسلم بە مێشکەچی ئارام دوور لە هەموو جەنجاڵی دنیا دوور لە هەموو شتە خراپ و پیسانە دوور دەکەوتەوە فۆرمات دەبی مێشی ئەوجا دەنوی ئەوجا دەستی لە بن جێی خۆی دادەنێ ئەوا لە بن لە سەری خۆی ئەوجا دەنوی ئەوجا ئەو منداڵە کاتێک کە دەنوی لەسەر لای ڕاستە دەنوی نەک لەسەر پشت و لەسەر تەنیشت یان لەسەر زگ بنویتن کاتێ منداڵ کەسی گەورەش کە لەسەر زگ نووس زۆر جاری وەیە تەمەشا دەکەی لەلایەنی جنسی تأسیری لێ دەکاتن ئەو منداڵە لۆ چکە خوڕوشان و لێکخشان دروست دەبیتن و تأسیری جنسی بەقوەتر و بەهێزتر دەبیتن کەواتە لێ حتا فێرکردنی نووسنی منداڵ یەکێک لەو بابەتانەی منداڵ دەبێتە خاوەنی لایەنی جنسەکی تەندروست و ڕێک و چاک و باش کە دایک و باوک پەروەردەی منداڵی لەسەر بکات لێ ئەوەی کە بەڕاستی لایەنی منداڵ دەپارێزی لەوەی کەەوە ئەو منداڵە بەلا ڕێدا نەڕوە بە کەیفی خۆی سەیری شتە خراپەکان بکە بە تایبەت لە ڕۆژگاری ئەوڕۆ یەک شتە منداڵی وابەستە بکەی بیبەستیەوە بە ڕەقابی ڕەب العالەمین لێ تەمەشا بکە عەبدوڵڵای تەستوری ڕەحمەتی خوای لێسەر بێ دەڵێ هەمیشە و بەردەوام کاتێک کە لە ماڵی خاڵم مامۆشەوە چیان منداڵ بوو زۆر گچکە بوو خاڵم گوتی ڕۆڵە گیان نەکەی هیچ شەوەک بنوی حتا ئەو سێ قسەیە نەکەی یەک لەوانە برێ الله شاهیدی الله خوای گەورە دەمبینی شاهیدی ئاگدار بە الله ناظری خوای گەورە بینەری منە و دەمبینی الله معی خوای گەورە لەگەڵمدایە دەڵێ ئێستا کە ئەمن تەمەنم زۆر گەورە بووە هەمیشە و بەردەوام هیچ شەوێک نانوم کردیتمە سەر ویردی سەرزاری خۆم هەمیشە و بەردەوام دەڵێم الله شاهدی الله ناظری الله معی دەفەرموێ ئەو زیکرەی کە بەردەوام گوتمەوە فإن ذلك يورث حلاوة الإيمان حلاوەت و چێژ و تامی ئیمانی لەناو دڵمدا دروست کردووە ئاوا دەبی منداڵ پەروەردە بکرێ ڕۆڵە گیان ئەگەر ئەمن و بابت لەگەڵت نین ڕۆڵە گیان ئەگە کەست لێ دیار نییە بزانە خوا دەتبینی ئەو هەموو چیرۆ کوشتانە هەیە لۆ منداڵەکەت بخوێنەوە بە تەأسیری لێ بکە لۆ ئیمامی ئەحمەد دەجێڕتەوە لە فەضلی کوڕی عەباس دەفەرمێ من لەگە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سواری سەرپشتی یەک وراغ بووی پێغەمبەری خوا لە پێشەوە ئەبیش لە دوای وی سوار بوو لە ڕۆژی عەرەفە دەڕۆیشتین بەرەو مینا لەو کاتەدا دەڕۆیشتین دەفەرمێ ئەعرابیەکم دیت ئەو ئەعرابیە دەشتەچی عەرەبە کچەکی لە پشتە خۆی سوار کردبوو بەڵام کچەکی زۆر جوان دەفەرمێ لەو کاتدا دەڕۆیش بەناو خەڵکیدا ئەمنیش یعنی گەنجم تازە پێدەگەم لۆیە تەمەشای کچەکە بکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ فقلب وجه فنظر إلي النبي پێغەمبەر ئەو ئاوڕەشی لێ بداوە يعني وچ دەکەی تەمەشای ئەو ئافرەتێکی کە حرامە فقلب وجهي عن وجهها
دفرمي روي مني أوها صوران بدست روي مني خصوران روي مني ورجرة لسيد كدني أو كتا ثم أعدت النظر زارج كروي خمسوران دو براو كتاكا ديسان بيغمبري خوا سيد زاران بدستي خوي روي مني ورجرة لايددا كسيري أو كتنكا هو پروردي بيغمبر صلى الله عليه وسلم دايكو باوكا كان دبي هو پروردي مندالك بكي نابي بري هشتا غنزا داي قيناكا وغنزا لخوي كرة دكا كتكم زاعير بالي قرب كيف نا دبي آوا پروردي بكي بو نوعا فيري بكي كاتك من دالك تزلو برقل بدكا كاتك بناو بازار دا دروا كاتك دستا كلية دستا قطاب خانة پروردي بكي تكا أولا نجنسيا بيوست ريق بخريتا كوري خو بحلالي دروستا تيدا كي بيكا بلا مشتي حرام نكي لويا بيوست إنسان هميشة وبردام لتمني بتسوشي من دال أو من دال لي رابيني لوي سيري الشرمقي كيت كسيقنك لهيش وينك ودبي أو من دالا تكا أجر من دال لتمني بتسوك زور سيريشتا خرابة كان يكد لويني خراب ولا فيلم ولا وشتانا ويلي دي أو من دال لتمني زور بتسوك يعني جنسكي بيشي تمني خوي دكيتن رنجل لتمني دا صالي دوازة صالي قورتني تشيشلو دروس بي أو من دالا تواني أوين يجني بيني رنجل نطاني بيش البريء بلام توشي شذوذي جنسي دبي توشي هندك دوي زور خراب دبي يعني الرنجة بلا ماري خلق بدا رنجة خلق توشي كرداري خراب بي لقري بتايبت كتان وكراديش بهما شيوا لو يدوايا يعني إنسان أبروي دنيا وقيامتي درواتا لو يدبي من دار زورد آقالي بيتن كاتك من دال لمن دالي الرا فيني اشتنامو فيلمي خرابو أو اشتانبو تأسيدك لبوتن اشتاق يقلوانا لاني جنسي بيشي تمني لكي أو يك دوام أو من دالة شاذة دتي لها سوكوتي لتصرفي لعندك شيء لمكتبي للروزي يعني الرنقة مثلا دبتشي شلو ما مستاكانيش كو مثلا لون منا اشتي نامودك اشتي عيب داردك لو ما مستجدر قتيناري زودار بيستم من ضال للروزي دركدا ما مستاقوت بابا ومن ضال الطبيعينية اشتي ناريك دكا بقى مش تارصدناك ورا بابا بيبوا ومك من ضالك توشي وحالتي بي هيك يشتلوش تانا او من ضال توشي هندق مترسي دبي لنا وناخي خوي كو يعني او من ضال حزدكي كسيشي طبيعينية نوستني خواردنوي خواردني اشتي هم يقوراني بسدادي للروي جسموا مثلا لونه من عندك اشتوا دكاتن مثلا زاري وايا كرة خوي بكسان دتسويني كتا خوي بكران دتسويني تن ونيا للروي نفسي دقوري كسشي طبيعي نابتا بياوتي لدزدا او كتا افرتاتي لزدا للاني كوملايتي يعني كسك دبيتن كسشي طبيعي نابتا ولا روي اخلاقيش تيقدتن لو يا شيخ عبد الحميد كوشك ليقلا خطبه كاني دلي يقلا زاناني الماني لدرباري تساو داقرتن دليتن كدري امن درا او زانا المانيا دريكاتي كدراسي او اتمكر خواي يقول كذا فرمي قل للمؤمنين اي بيغمبري خوا بابا ورداران بري يغضوا من ابصارهم تساويان دابقرن لآست اشتحرا مكان ويحفظوا فروجهم داويني خويان بباريزن ذلك أزكى لهم أوشتكي زور باكو تاكتر لبوان إن الله خبير بما يصنعون هر خواي يقول خوي كارامو أقدارو زاناترين كسا بوكر دواني أوان ديكن دليل لقد درست علم الجنس أو زانا ألمانيا عالمتي فسيولوجيا دري أمن دراسي علم الجنس مكرديا وأدوية الجنس وتندين تار سرو درماني جنسيم يعني للايا فلم أجد دواء هيت صار سرو درماني كم ددي توا نازحترو تاكتر وأنجع من القول في الكتاب كاري قرتر لو آيتيك لك كتاب مسلمان دايا كالسر محمد دابزيا صلى الله عليه وسلم سبحان الله وزاناتي ألمانيا بوشوية باز دكاتر لو بريزان أو خال زوزو القرنقة خال يشتر يقلوش تاني كزور قرنقة من ضال لتزين نوستن يعني لتمني دصالي هجنو دصالي من ضال بعد زي جوابي دودابي حتى كر لك كر
لبن يك زيننون كز لقى كز لبن يك زيننون بيغمبري خوا أموشقاري مان دكا صلى الله عليه وسلم دفرمي مروا أولادكم بالصلاة وهم أبناء 7 فرمان بكن بمن كان بنويش كدن لتمني حفصالي واضربوهم عليها وهم أبناء 10 لتمني دصالي ليه بدن وفرقوا بينهم في المضاجع لتمني دصال بصروا لناو جيكدا دوريان بخنو ليكتريان ديا بكنوا لويا كواتا أو براستي باشترين شتا وكو ولي الله دهلوي زاناتي هندية دلي وإنما أمر بتفريق المضاجع لو أمري كردية كمن ضال لتزناو زي قال لك جداب كرينوا لأن الأيام أيام مراهقة لتمني دصال بصر وتمني مراهقي وهرزكارية فلا يبعد أن تفضي المضاجعة إلى شهوة المجامعة رنق أو من ضالانا كليك دخشين كليك نزيق دبنوا رنق توشي كرداري خرابو بابتي خراب فلا بد من سد سبيل الفساد قبل وقوعه لا إسلام جدا بل لو كارساتي خراب بقومه روبدا تارسري أو يدك من ضال بدور بخريتوا لمسائل جنسي حتى سلامت بيو كسيشي راستو باشو تاق بي دبارينو لخواي يقول عاقبة خير مامكا خواي يقول لك حكام ما خوش بي خواي يقول أو يديرينو كرديتمانو كرديتمان خواي يقول بإخلاص لما قبولك وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.